هونەرمەندێکی شێوەکاری کورد کۆچ دەکات بۆ ئەمریکا. سەرباری سەختی ژیانی ئەمریکا و گرفتی زمان بەڵام زانکۆ لە ئەمریکا تەواو دەکات و 2 ماستەر بەدەست دەهێنێت. یەحیا بەرزنجی بۆ زایاڵی داهێنان سەردانی کەمال ئەحمەدی کرد و چیرۆکە سەرکەوتۆکەی لەگەڵ خۆیدا بۆ هێناینەوە. هونەرمەندە شێوەکارەی کورد نمونەیەکە لە هەزاران شێوەکاری تر. باڵێزی ئاستی هوەری ئەو جوگرافیایەیە کە ئاڵای لە ئاسمانە فەرمیەکانە ناشەکێتەوە. ڕەنگە هوەری هەندێک لە هونەرمەندانی کورد ببنە پاسپۆرت و باڵەفڕ و وڵاتە وڵات بگەڕێن. باسی هاتنی من جیاوازی لەوچە من هاتنی من بۆ ئێرە پێش هاتنم بە خاوەن خەون بووم، بە خەونەوە هاتم، بە جۆرە لە خەونەوە و ئەمریکاش بۆ ناسراوەیەکێک لەو شوێنانی کە وڵاتی خەونە ئەمریکان دریم بۆ نمونایە. بەو خەونەوە هاتم و پێم وا بۆ بێ شوێنێ دۆزمەوە ئەو خەونانە هەمیشە خەونەکە تەیە ئامانجەکە تەیە بچی شوێنە چۆن کەش و هەوای ئینڤایرۆمنتێکی تایبەت بۆ ئەو شوێنە بدۆزیتەوە بۆی خەونەکەت یا بەدەستێنی. بەڵێ یەکێک لە شتەکان بوو بەڕاستی من هیچ دەرفەتی کەم نەبوو بەڕاستی، تەنها ئەوەی کە هاتم لەڕێی کارەکانمەوە هاتم، لە کارەونەرەکانمەوە هاتم و خۆشبەختانە یەکێک لە زانکۆ گەورەکانی ئێرە دوایەوەی قوبوڵ کرام و ئیشەکانیان بینی یەکسەر بەبێ لە ئیشەکانیان قوبوڵ کردم هاتمە ئێرە و کۆمەڵ عەرزی تایبەتم کرد. ڕەنگە بۆ 6 ساڵمانەوە لە وڵاتێکی وەکو ئەمریکا و سەرەتا زوبانی ئینگلیزیت نەزانی بێت ئاسان نەبێت. لە شارێکی وەکو بۆستن کە چاوگی هوەری شێوەکاریە شوێن پێی خۆت بکەیتەوە. بەڵام کەمال وەڵامی ئەوەشی داوەتەوە. ئێستا مامۆستای زانکۆیە لە شاری بۆستن لە ویلایەتی ماساچوستس. بیرمە یەکەم جار کە چوون بۆ کۆرسی زمان بخوێنم. یەکێک لە برادرە زۆر ئەزیزەکانم بەڕاستی خۆشەویستیم بۆیە. بردەگە خۆمە هاو بۆ لەگەڵما بۆی بچینە پرشوێنەکە لەگەڵ کابرای پرزگا و کەسانی لە پرزگای ئیشەکان قسەی لەگەڵاکردن و ناوم بنووسم داغڵ بوو. چالەنجەکە زۆر گەورە بوو، بەڵام خەونەکە گەورەتر بوو لە چالەنجەکە و خەونەکە بەڕاستی ئەخەون و ئامانجەکە گەورەتر بوو بۆیە ئەوەیەنە کە تەحەدایە چۆنڵی ئەو چالەنجە قبوڵ بکەم. لە تاراوگە ئەگەر گەیاندنی شوناست بە خەڵکی ئاسایی ئەمریکا ئاسان نەبێت، ڕەنگە جێڕانەوەی چیرۆکی و جوگرافیایی شەڕ و جەنگی لێ نەبراوە بۆ لێک تێگەیشتن زمانێکی ئاسانتر بێت. خۆگەڕان بە دوای نەخشەی جوگرافیای ناوێت، هودەرێکی دەوڵەمەند و هەگبەیەکی پڕ. تەمەنێکی زۆرم لە کوردستان بەسەر بردووە و پڕم لە چیرۆکی کوردستان، پڕم لە چیرۆکی زاتی و دەستە جەمعی و ئەو چیرۆکانە لە ناو ناژی منە جەنگم بینی و جەنگی گەورترین ئەو جنگانی کە هەمووی ڕوویاوە لە تەمەنی منە من هەموو لە دایک بوونمەوە هەتا گەیشتنم بۆ ئێرە من لە ناو جەنگا گەورە بووم، لە دایک بووم، بۆ نمونە مامەڵی بۆ نمونە ممارەسەی مناڵێتیم کردووە، مامارسی گەنجێتیم کە هەموو لە ناو جەنگا لە چۆن لە کردووە. لەبەرەوە دنیای چیرۆکی جۆراجۆری تیارەگە خۆتایی هێنی لە شوێنەکەوە هاتی خۆت ناتوانانی لەو چیرۆکانە دەرباسکی، هەمیشە لەگەڵتایە، هەمیشە لە ناوتایە، هەمیشە تیاتاژی، هەمیشەیەتە دەرەوە تیات. لە نێو شوێنی وێنە کێشان پەرش و بڵاوی پێوە دیارە، خۆ ئامادەکردن بۆ پێشانگایەک کە بەنیازە لە هۆڵێکی ناوداری بۆستن بیکاتەوە بە ناونیشانی پاژماوەکانی جەنگ. چیرۆشی جێڕانەوەی ئەو سفرە و خوانانەی جەنگ خاپووری کردن. ئەگەر هوەری تەلارسازی خانۆ ڕووخاوەکان دروست بکاتەوە ئەی چێ خەیاڵی مرۆڤەکان کۆ بکاتەوە. یەکێک لە برۆکە لەوە هاو بەڕاستی یەکێک لە ڕۆژەکانە دوای هەندێک ڤیدیۆشتم بینی کە و شارانەوەکو شارێکی بۆنە شارچێک و کوبانی یان وەکو مووسڵ شارێکی و مووسڵ کە کاول بووە بۆ نمونە وێران بوو هیچی لێ نەماوە ئەکرێت بۆ نمونە ئەمە وەکو لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی بیناسازیەوەمان هەمووی بینای جوانتر و باشتر بنیاد بنێرێتەوە. لە پێشەنگاکەی دۆشک بەشێکی سەرەکی کەرەستەی کارە هوەریەکەی بوو، بەڵام دۆشەکەکان نەدەبوو بکرێنەوە و ڕابخرێن. یەکێک لە بیرۆکان ئەوەیە کە بیر بەڕاستی کە من بری لەکەمەوە ئەم دۆشەکانە کە لول کراون ئەو ماڵانە کە ڕوخێنران بەسەر ئەو خانوانە کە ڕوخێنران پڕن لە بیرەوەری پڕن لە خەڵک لە ژێریانەوە هەن زۆر خەڵک خەوتە بوون لە جێمان نانیان نەخوار بۆ نمونە خۆیان بوونە شارد بووە، بەڵام کە بیناکان ڕوخ هەمووی جێمە دیسانە و کە تۆم بینیانە لول ئەەکەیتەوە پێکەوە بۆ نمونە ئەکرێت قماشی بۆ نمونە ئافرەتێ بێت، بۆ نمونە جلی ئافرەتێ بێت، ئەکێ مرۆڤێ بێت، ئەکرد جەحساب کە من خەوت بنێتە دۆشەکەیت و تۆ من لولکە لەگەڵیان. لەبەرەوەی کۆی ئەو دۆشەکانە بەڕاستی هەمووی جۆرێک لە جۆرەکان جۆڵی نمایشیان بۆ مرۆڤێک بۆ فۆرمی مرۆڤێک واکرێ بۆ فۆرمی خێزانێک بۆ فۆرمی یان شارۆچکەیەک یان ئەکرێ بۆ فۆرمی هەشتێکی تر بێت. لە ئەمریکا ئاسان نییە لە بواری هوەریدا بتوانیت شوێن پێی خۆت بکەیتەوە.
6 ساڵ ژیان لە ئەمریکا و دەستگرتن بە فڵچە و خەیاڵ و ڕەنگەکانەوە و سووربوون لە گەیشتن بە خەون ئەم هونەرمەندە لە پاڵ هونەرمەندە مەزنە جیهانیەکانیشدا لە مۆزەخانەیەکی ئەمریکا پێشانگای کردوتەوە. خوێندن بۆ من بەڕاستی ڕاستە گرنگە لە مؤسسەی لە دەستگای ئەکادمیێرا بخوێنی لە زانکۆی گەورەکانی وەکو زانکۆی بخوێنی، بەڵام گرنگە ئەو خوێندنە بەکاربیێنی وەکو شانسێک یاخود وەکو ئامێر ئامڕازێک بۆ ئەوەی کە ئەتەوێ. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری بۆستن لە ویلایەتی ماساچوست. فیستیڤاڵی ساڵانی جیهانی نەتەوە جیاوازەکان لە کالیفۆرنیا سازکرا بە شێوازێکی جیاواز و هەمەڕەنگ و پڕ لە کەڤاڵی جوانی. تەواوی جیهان ئاڤاهوما بۆ زایەڵە سەردانی ئەو نمایش و کەڤاڵ و هەمەڕەنگی بۆ کردین. شاری مۆنترێی سەربەرزەبەوەیە کە پێتەختی زمانی دنیاە. بەدەیان زمانی جیاوازەوە لەو شارە فێر دەکرێن و خەڵک لە شوێنە جیاوازەکانی دنیاە دێن بۆ ئێرە و خەریکی فێربوونی زمانن. ئێمە هەموو زمانەکانمان هەیە، وانەی فێربوونی خێرا بۆ هەندێک لە زمانەکان و ژووری کولتوریمان هەیە. خواردنی خۆماڵی پێشکەش دەکەین و بە شێوەیەکی ناوازە دنیا لێرە کۆ دەکەینەوە. ئەوەش دەبێتە هۆی لێک نزیک بوونەوە و ڕێزگرتن و تێکەڵبوون. پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ یەکتر و کۆمەلگا بەهێزتر دەبێت. جێژنی ڕۆژی زمان 5 ساڵە دەستی پێکردووە و بەهۆی ژمارەی زۆری گەشتیارەوە بە خێرایی پەڕی سندووە و لەلایەن خوندکارانی دواناوەندی و مامۆستایانی زمان و خەڵکانی خۆیجێیی بەگەرمی پێشوازی لێکراوە. ئێمە ئەمڕۆ وەکو هەموو ساڵێک پێنجەمین ساڵ ڕۆژی زمان لە پایتەختی زمانی دنیا جەژن دەگێڕین. من ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەرم و دەمەوێت بەخێرهاتنی هەمووتان بکەم بۆ مۆنتێری. هیوادارم کە بتوانین سەردانمان بکەن، چونکە ئێرە شوێنێکی جوانە لە دنیا. ئێمە بە تایبەتی دەمانەوێت ڕێز بگرین لە هەموو زمان و فەرهەنگێک لە دنیای جیاواز و لێکداپڕاندا. لێرە پێکەوە گرێدان ساز دەکەین. هەموو کەس حەز دەکات شوێنێکی هەبێت. بۆیە من دەمەوێت بەخێرهاتنی هەمووتان بکەم بۆ ئەم فێستیڤاڵە جوانە بە زمان بەسەما پێشکەشکردن و فەرهەنگە جیاوازەکانیشەوە. بۆ کۆچبەرانی نیشتەجێی باکووری کالیفۆرنیا ڕۆژی زمان ڕۆژێکی تایبەتە، چون دەبینن دەرفەتیان هەیە کولتوری خۆیان پیشان بدەن و بەشداری قسە و باسەکان بن. یەکێک لە بەشە سەرەکیەکانی ڕۆژی زمان پێشکەشکاری سەرسەکۆیە کە زۆربەی بەشەکانی سەمایە. هەموو ئەم خەڵکە گەنج و منداڵە جوانانە گۆڕینەوەی فەرهەنگ و دابوونەریتەکان دەکەن، بەڵام خاڵی هاوبەشیان ئاگالەیەک بوون و پێکەوە جەژنگرتنە. منە هەڵی ئەوەم بۆ ڕەقسا لەگەڵ زۆربەی خوێندکارانی قوتابخانەی دواناوەندی و تەنانەت لەوان گەنجتریش قسە بکەم و زۆر دڵخۆشم کە دەبینم تێگەشتنیان لە جیهانی دەوروبەر جوانە و هەمومان لەسەرەوە سوورین کە بەیەکەوە جوانین. بۆیە دڵم بە داهاتویان خۆشە و ئەم ڕەسمە زۆر هەندەرە. زمانی هێما بۆ زیاتر لە 70% پەیوەندیەکان بەکاردێت، بۆ یەسەما زمانی ناونەتەوەیە کە هەموو بربەستەکان تێدەپەڕێنێت. لەم ڕۆژەدا وڵاتە جیاوازەکان و خواردنەکانیان باڵاخانەی شارەوانی دەرازێنێتەوە و فەرهەنگە جیاوازەکان نمایش دەکرێن. ئاڤاهۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا. لە شاخ و کێوە سەختەکانەوە چەندین ساڵە کانەبەردەکان بوونەتە جێیبژێوی و بەرهەمێکی سروشتی و خۆماڵی بۆ کورد و بە تایبەتی ناوچەی هەورامان. چەند کارێکی سەختە، بەڵام هونەرێکی دێرینە و یەکێکە لە داهێنانە دێرینەکانی شارستانیەتی مرۆڤایەتی لەو ناوچەیە. بەردەکان لە ناخی شاخەکانەوە و لە شوێنێکدا دەردەهێنرێن پێی دەوترێت کانەبەرد. دواتر بە پێوانەی جیاجیا ڕێک دەخرێن و ئامادە دەکرێن بۆ دیوار. وڵاهی من بڵێم یەکیان وەکو خۆم بڵێم پێت، من ئەمە 10 ساڵە خەریکم، ئیشمەوەیە. ئێتر عەرز بە حزورەکەم ئیشەکەی ئاوایە ئەگەر بەم جووری چەنەوە ئیشەکە ناکرێت، وەلی ئەم ئیشەک شتێکی هەیە ناڕوات، دەستگرێت دەسەکرێت، چون ئەم بەردە ئەشی جوان جوانە ئابام شێوازە ئەشی ئەبۆ دەرە تۆڕی کوپێکێکی. بەردەکان دوای ئامادەکردن و ڕێکردنیان لەلایەن وەستای تایبەتەوە دەکرێن بە دیوار، بەراورد بە دیواری دیکە بەهێزترن.
وەڵا لەگەڵ دیواری ئاسایە جیاوازی زۆرە ئەمە هەر بەردی بڵێن منتیقەی هەورامانە منتیقەی هەورامان لە کۆن و ناوچە ساردەکانیان بەم بەردە دیواریان کردووە چکان بەردە هەم بەرگەی سەرما زۆرەگرێ وەک دیواری بلۆگ نیە دیواری بلۆگ لەگەڵ تەڕ بوو ئیتر ئەم دیوی تەڕەکە موادەکەی لێدە لە بەخ هەر عینیشتە بەڵام ئەم دیوارە هەم بۆ سەرما هەم بۆ گەرما تەسیری زۆرە چکە منتیقەی هەورامان منتیقەیەکی ساردە و شاخاوی و بەفرێکی زۆری لێ ئەبارێ. دیواری بەردین مێژوویەکی دێرینی لە هەوراماندا هەبووە سیما و خەسڵەتێکی کەلتوریشی بەناوچەکە بەخشیوە. وڵی سەرەتا لە کۆنەوە کە دیواریان بە بەرد کردووە دەستکاریان نەکردووە هەل لە کانە بەردەکە هێناویانە دیوارەکەیان پێ کردووە بڵێن دیوارەکەیان لە کۆنۆ 6 سانتیم 50 سانتیم پان بووە ئەمجا بە شێوەیەکی هین دیوی ناوەوەیان گڵگەچوشت کردووە بەڵام دیوی دەرەوەی هەر بە قوڕ کردویانەتەوە بەڵام ئیساگە هین پێشکەوتوە تەکنەلۆژیا پێشکەوتووە ئەم بەردانە تەنها بۆ جوانی بەکارێنن نە ئەوەیە لە بغی بکەن نە ئەوەیە شتێکی تری لێ بکەن بە چیمانتەوە دایەنێن ئەم بەینانەشان بنکەشیەکەین ئەوەی لە کۆن هەورامان پێی هەڵساوە بۆ سروشتی خۆی بەکاری هێناوە ئیسە لەم سەردەما بۆ جوانی بەکارهێنن. ئەگەرچی خانوەکانی هەورامان چین لەسەر چین و ناوچەکەش لە ڕووی تۆبۆگرافیاوە سەختە بەڵام بەهێزی بەردەکان و سەلیقەی دروستکردنی خانوەکان جێگەی تێڕامانە خانوەکانی شتەمەنێکی درێژیان هەیە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان. سەرباری ئەوەی چەند ساڵە هێزێکی ئیسلامی لە ئەفغانستان بە ناوی تاڵیبانەوە مۆسیقای لە وڵاتەدا حرام و قەدەغە کردووە بەڵام کیژۆڵەیەک نەوەی نوێی ئەو کۆمەڵگەیە فێری مۆسیقا دەکات مناڵانی سەرشەقامەکان لە ناو نەهامەتیەکانی ڕۆژانەیان دەردەهێنێت و کلاسی مۆسیقایان بە خۆڕایی پێدەڵێتەوە. ده هفته دو جاره معصومه محمدی یا 17 سالی و کما موزیکی وی گروپک زاروکان که ده کلانان ده راد زن دبن کافه که او لیور ده وان هینی بکران آمورین موزیک دکن. معصومه لیسه دخوینه و سر کما موزیکی کایتنس امبسیدره. اینا باید در سن خود هم تمنه کی پچوک تا دوی زاروک به خیالین خوش جیان بکن. هرند بستانه من ده ناف چاوین وان و سر روی وان ده دل ساری دید. جبر وی از وان فری موزیکی دکم. 12 سالی بریشنا یک جوان 15 زاروکانه کو معصومه پرورده که او اف هوی دکه کو وکی ماموسین و سرکفتی به. ایت نمیترسم که در سرکه های کابل از ناترسم که موزیک ده کلان کابل دا پرفورمانس بکم یان شیل جهندن اجبر که از 8 موزیک دکم خونه کامنه که از بب موزیک جنکا سرکفتی. هری باشترین دما پرورده کرنه اوی کو دما از دستریم زاروک جی نوتاین موزیک ده شوپینن. کما موزیک آلیکانی زاروکان ده آلی فینانسی دجیده که گروپ پرین کوژی کنسرتن تایبت کزنشتکن ددن زاروکان. کما موزیک ده سال 2018 ده هاتی چیکرن جبلی پرورده کرن زاروکان کم هر وها کنسرتن بی پرژی چیدکن به تایبت پشتی تاقینا بومبیان که مرال خلکی باش بکن. لعو نه حسانه که کچه که ده چانده که محفظه کرده به موزیک که پوپ یان جبیان مجل به که طالبان دمه که وان قدخه کربو. دوی که طالبان و چنده قبول بکه او نکارن چالاکین ما ین موزیکی قدقه بکن اما تجاری نحیلن که او ما بدن راوستاندن. او هوی دکه که روژه که خلکی افغانستانی وکی وی بکارن هستی خواه یا هنری درخن هوله. سەما بۆ هەمووانە لەو باوەڕەدام سەما لە خەڵکەوە سەرچاوی گرتووە و دەبێت ڕادستی خەڵک بکرێتەوە. موزیک و سەما و هونەری هیپهاپ هەرچەندە بە تەرزێکی ئەمریکایی ناسراوە بەڵام سەرچاوە ڕەسەنەکەی ئەفریکاییە بە تەرزێکی نوێ لە ئەفریکای ئەمریکایەکانەوە بەرهەمیان هێناوە. ئەو ڕۆکەش لە گانە بە بەرفراوانی نمایش دەکرێت. فستیڤاڵی ساڵانەی هیپهاپ لە گانە وڵاتەکەی ڕۆژاوای ئەفریقا ئاهەن دەژێڕن بە بۆنەی بزوتنەوەی فەرهەنگی و هونەری ئەمریکایەکە هیپهاپ نمایشە مۆسیقایی و هونەریە جیاوازەکان کە نوێنەرایەتی ئەو فەرهەنگ و شێوازە ژیانی گانا دەکات کە پێگاتووە لە زمانە جیاجەکانی گانا و نمایشی جلوبەرگ و شێوازی مۆسیقا و دەنگی هیپهاپ.
گونجاندن و بەرهەمهێنانەوەی بە خەیاڵ و ڕوانینێکی ئەفریکایەنەوە شێوازی مۆسیقا و سەما و هونەری شێوەکاری دیواربەندەکان هەوڵێکی ناوازە و پرۆژەیەکی هونەری گرنگە لەگانە. هیپ-هاپ بزوتنەوەیکی ڕۆشنبیری و هونەریە سەرەتا ئەفریکایی ئەمریکایەکان و لاتینە ئەمریکایەکان و کاریبی ئەمریکایەکان لە بڕۆکینز لە نیویۆرک دانمەزران. کاتێک بازە مۆسیقای هیپ-هاپ دەکرێت باسی مۆسیقای ڕاپیش دەکرێت لە ڕاستیدا ئەم فەرهەنگە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵگەی سەرەتایی زۆلۆ. هیپ-هاپ پێگاتووە لە 9 ڕەگەزی گرنگ: مۆسیقای ڕاپ، هارمۆنێتی دەنگی مۆسیقا لەگەڵ ئۆرالیتی و دیجەی و جوڵەی سەما و فەرهەنگی سەر شەقامەکان و نمایشی جلوبەرجی هیپ-هاپیانە و نمایشی شێوەکاری. بەتەنیا لەدایک دەبین و بەتەنیا دەمرین. بە دڵنیاییەوە تەنیایی بەشێکە لەم گەشتی ژیانە. دیزاینەری یاریە دیجیتاڵەکانی ژێنێڤا چێن وا دەڵێت. لە مۆزەخانەیەکی پاریس بە شێوازێکی نوێ نمایشێکی سەمای بالێ و شانۆیەکی تایبەت ساز دەکرێت لە پیشانگەی تایبەتی هونەرمەندی فەڕەنسی ئێدگار دێگاز. مۆزەخانەی ئۆرسی لە پاریس هەوڵەکانی خۆی لەگەڵ تیمی بالەی دۆلۆبرا یەک دەخات لە پێشانگایەکی خەشەنگدا و سنگ دەخاتە سەر تابلۆکانی هونەرمەندی فەڕەنسی ئێدگار دیگاس و تابلۆ ناودارەکەی بە ناوی سەماکاران. ئێوارەکە دەبێ بە دوو بەشەوە. بەشی یەکەمیان کردنەوە و دەستپێکی چالاکیە و تێیدا پێشانگاکە بە کراوەی دەمێنێتەوە. هاوتەری لەگەڵ ئەمەشدا ژمارەیەک نمایش پێشکەش دەکرێن. لە بەشی دووهەمدا تەماشاوانان دەتوانن بە ڕێڕەوێکدا بڕۆن کە بەناو تەلارەکەدا دەیان سوڕێنێتەوە. چەند شوێنێکی تەلارەکە بۆ هونەری سەمای جۆرا و جۆر بەکاردەهێنرێن. خانمە سەماکار ئێملی خۆزێت لە بەردەم بینەراندا بە چەند جۆری جیاواز ڕادەوەستێت. هاوکاتی ئەمە چەند خوێندکارێکی هونەری دانیشتون و وێنی ئەو خانمە سەماکارە دەکێشن. ئەم شوێنە کاریگەری گەورەی لەسەر پێشنیارەکان هەیە. هەر ئەمەشە هانی حەز و خواست بۆ داهێنان دەدات. من لە بنەڕەتدا ویستم شتێک پێشنیاز بکەم کە بیرۆکەی کارەکانی دیگاز لە خۆ دەگرن و ئەو شوێنەشی تێدا وێنەکانی تیاکێشا بوون. من لەو باوەڕەدانیم هیچ نەتەوەیشی دنیا لەگەڵ پاکتاوی ڕەگەزی و کۆمەڵکوژیدا بێت. سیاسەتمەنداری بەریتانی جۆن مەیجەر وا دەڵێت، بەڵام دیکتاتۆر و دەسەڵاتە فاشیستەکان لەگەڵ کۆمەڵکوژیدان. میانماڕیەکان بۆ شکۆدارکردنی بوودا ڤیستیڤالێک ساز دەکەن. زۆربەی خانەوادەکان ساڵانە بەو بۆنەوە بە یەکشاد دەبنەوە. هەزاران هاوڵاتی میانمار کۆبوونەتەوە بۆ شکۆدارکردنی بوودا لە یانگۆن شویداگۆن پاگۆدا لە فستیڤالەکەدا. ئەوان دەڵێن کاتێک مانگ دەبێتە 14 ئەواتە شێوەی تەواوی، ئێمەش هەڵدەستین بە هەڵگیرساندنی مۆم بۆ شکۆدارکردنی بوودا و ئێمە لە پێناو بەختەوەری و هیواخوازی بۆ خۆشترین و باشترین دەرفەت بۆ خۆمان و خێزانەکانمان هاتوین بۆ ئێرە. دانیشتوانی چای ئەندیس لە پیرۆ کە بە گەنجینەی باشووری ئەمریکا بەنێوبانگن، خاوەنی جوانترین و گرانترین ڕیشاڵن لە جیهاندا. پۆشاکەکانیان بە $10,000 دەفرۆشرێت. سەرباری ئەوەی هێندەی نەبان بوو
ئەم کارداریە فەرهەنگیە لەناو بچێت بەڵام ئێستاکە گەشانەوەیەکی بێوێنە دەگەشێتەوە. لە بلندیۆ دەشتên çiyayên Previan Andîs li Amerîka Başûr rîniştivanên vê herêmê evan devên Xomalî, Vakonya, Lama, Alpaga bi giring dibînin. Heriya wan ji baştirîn curê heriyan e di cîhanê de. Ji Mîlan û heta Mumbai, firûjgehên cilûbergan bihayên baş jê destvedînin. Heriya Vakonya bihayekê gelek giran dihête firûtin. Bu her ek kîlo $715 Amerîkî ne. Desde nuestros incanatos se viene haciendo el Chaco de Vicuñas. سردما انکا حتا نها فستیوالا چاکو یا برینا هریا و کونیا هيا وقت زانین داوین هریا و کونیا ین هری جهاتی نل جهانه جوال جرسیوانا کوماله هاتیا رخستن ام جو 2001 و وروا لسروی کار دکین. Ji ber ku Vakonya giyanewerekekî viye û bi tenê li deştên çiyayên Endîs dijîn, nêçîrkirina wa karekê bi sanahînî ne. Ev rûke nêzîkî 500 gundiyên civata, san ku an di Tirganî, xirve bûyne da ku beşdariyê di rêwrasmên nêçîrkirin û birîna heriya Vakonya da bikin, ku dibêjne çaço, an ku bi ramana girtin, gundî bi komal nêçîrê dikin û hemî diravî li cihekê taybet xirve dikin. Piştî guheriya Vakonya dibirin, ew dihêne berdan û parastin ta ku sala bihêt. سانگواندی ترکانی اردکی فرحه لی خلکیوی کیمن ام جی پیگرتین خودیکرنا وان حشترین امریکا باشورین ین وکا لاما و الپاسا Li San di Tirganî ne bi tenê Vakonya bixwedan dikin, belê ew Alpasa û Lama jî bixwedan dikin. Wekû di vê firûjgehê ve ev afirete kulavekî ji heriya Alpasa cinîn. Vakonya êkî ji wan giyaneweran e ku beref nemanê diçûn. Belê nûke ji ber heriya wa biha giran û biharîkariya va gundiyan hejmara wan zêde dibin. û gundî jî mifay ji vê giyanewerekî vê werdigirin. Hatîn berwarî dengê Amerîka. لە ئەمریکا کێبڕکێکی جیاواز سازکرا. پیاوەکان هاوژیناکانیان کۆڵ دەکەن و بەڕاکردن بەناو بەرزایی و قڕ و چڵپاوەکاندا ڕادەکەن. هەندێک لەوانە یەکەم جاریان بوو بەشداری بکەن لەم فیستیڤاڵەدا. بەڵام لە براوەکانیش بوون. ماوەی 20 ساڵە ئەم پێشبڕکێیە ساز دەکرێت لە باکووری ئەمریکا بە ناوی پاڵەوانیتی کۆڵکردنی هاوژینەوە لە شاری دەلەوێر لە ویلایەتی مەین. پێشبڕکێکە وەستاوە لەسەر خێراترین و سەرکەوتن بەسەر ئاستەنگەکاندا لە هەوارگەی سەندەی ڕیڤەر لە ویلایەتی مەین. جیرۆم ئۆلیڤیا راولین یەکەمین جاریانە بەشداری بکەن لە ڕاکردن بە ناو درەختەکان و خۆ هەڵدانە ناوگۆڕێکی پڕقڕ و چڵپاوەوە. بەڵام توانیان یەکەمی پێشبڕکێکە بەدەست بهێنن بە جیاوازیەکی کەمتر لە خولەکێک سەرکەوتن بەسەر ئەوانیکەی دیکەدا. ئۆلیڤیا ڕۆلین دەڵێت ئەمە یەکەم جارمانە بەشداری دەکەین لە پێشبڕکی ئەمریکایی کۆڵکردنی هاوژین. بەڕاستی خۆش بوو کاتێکی زۆر خۆشمان بردەسەر. ڕێخەرانی پێشبڕکێکەش بۆ خەڵاتکردنی ئەو دوو هاوژینە هەستان بە خەڵاتکردنی ئۆلیڤیا بە 5 ئەوەندەی کێشی خۆی بیرەیان پێبەخشی. هەروەها خەڵاتی پارەی کاشیش پاش ئەوەی خەڵاتەکەی ئاستی 50 کیلۆیان بردەوە بە چەکێکی $555 خەڵات کران. ئۆرکێسترای سەمفۆنیای سلێمانی کۆنسێرتی ساڵی 2019 پێشکەش کرد بە بەشداری 16 موزیک ژەنینە دەوڵەتی و بەڕابەرایەتی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرمە و بە هاوکاری زانکۆی سلێمانی.
من لە ژیانمدا باهۆزم زۆر بینیوە زۆربەی هەرە زۆری ئەو باهۆزانە تووشی سەرسوڕمانیان کردوم دەبوو زۆر بە خێرایی فێری ئەوە بم دووربین بم و لەوە تێبگەم من ناتوانم کەش و هەوا کۆنتڕۆل بکەم و دەبێت خۆم ڕابهێنم لەسەر هوەری ئارامی و ڕێزی تووڕێی سروش بگرم ڕۆمانوسی بەرازیلی پاولۆ کۆلۆوا دەڵێت تا زایڵەیەکی دیکە و ژیان دۆستێکی دیکە ماڵاوە